10 ساڵ تێپەڕە بێت بەسەر کۆچی دوای یەکێک لە هونەرمەند و ناوە هەرە دیارەکانی نێو دنیای گۆرانی موزیکی کوردی هونەرمەند عەباسی کەمەندی کە جگەلەوەی هونەرمەندێکی دەنگخۆش بووە، شاعیر بووە، نووسەر بووە و هەروەها یەکێک بووە لە نیگارکێش و شێوەکارە هەرە دیارەکان و چەندین بەهرەی تر کە لەم هونەرمەندە کۆبووتەوە. دیارە ئەمڕۆ 10 ساڵ تێپەڕە بێت بەسەر کۆچی دوایی ئەم هونەرمەندە دیارەی کوردە. هونەرمەندی گەورە عەباسی کەمەندی لەدایکبووی ساڵی 1952 شاری سنەیە لە گەڕەکی جەوارەوە و باوکی شمشاڵژەن بووە و دەنگخۆشیش بووە. کەمەندی لە تەمەنی 18 ساڵیدا دەستی کردووە بە کاری هونەری و یەکەم خەڵاتی زمانی کوردی وەرگرتووە بۆ نووسینی چیرۆکێکی کوردی بە ناوی شەو بۆ و هەمەشوان بۆ تاقیکردنەوەی وەرگرتنی نووسەر بۆ رادیۆی سنا. ئەم چیرۆکە دووجار لە رادیۆی سنا پەخش کراوە و پێشوازێکی زۆری لێکرا کە وای لە کەمەندی کرد کە دووبارە بینووسێتەوە و پەخشی بکاتەوە. 2 ساڵ دوای ئەوەی لەلایەن رادیۆی سنەوە وەرگیرا، تەلەڤیزیۆنی سنا دامەزرا و کەمەندی دەستی کرد بە نووسینی سیناریۆ بۆ بەرنامە و فیلم و زنجیرەکان. یەکێک لە بەناوبانگترین کارەکانی تەلەڤیزیۆنی بریتی بوو لە دۆبلاژکردنی زنجیرەی لۆرێل و هاردی بۆ زمانی کوردی کە خۆی وەک کاری دۆبلاژی بۆ 4 کەسایەتی لە ناو زنجیرەکەدا دەکرد. لە ساڵی 1970دا دوای بەشداریکردن لە شەوێکی شعریدا لەگەڵ ئامادەبوونی چەند کەسایەتێکی گرنگی ئەدەبیاتی کوردی، یەکێک لەوانە ڕەحیم موعینی کرماشانی بوو. بەرپرسیارەتی نووسین و ئاوازدانان درایە دەست کەمەندی لە خانەی فەرهەنگ و هونەر بە پێشکەشکردنی شیعری حافزی. تا ساڵی 1970 سەدا 95 ئەو گۆرانیانەی لە رادیۆی سنەت تۆمار دەکران هی خانەی فەرهەنگ و هونەر بوون. کەمەندی لە ماوەی تەمەنیدا توانیوێتی چەندین گۆرانی ناوازە تۆمار بکات و بڵاوی بکاتەوە، تاوەکو ئێستاش گۆرانیەکانی بەزیند و ماونەتەوە.